سڵای خۆی گەورەتان لێبێت دووبارە لە پۆدکاستی چارەخانە لەگەڵتانم کە تێدا بازە بابەتە تەندروستیەکان دەکەین. بابەتی ئەمڕۆمان نەخۆشی شەکرەیە کە نەخۆشیێکی باوە لە ناو خەڵکدا. نەخۆشی شەکرە چییە و چارەسەریەکانی چین و کۆمەڵێک پرسیاری تر ئاڕاستەی زۆر بەڕێز دکتۆر جاسم محەممەد دەکەین کە پسپۆڕی هەنا و سینگ و دڵە لە نەخۆشخانی نەشتەگەری میهرەبانی. بەخێر بکاتۆر. زۆر سپاس. نەخۆشی شەکرە چییە و چەند زۆرمان هەیە؟ بەنای خدای گەورە و میهرەبان زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ دەرفەتە. نەخۆشی شەکرە بەڕاستی ئەگەر باسی شەکرەی بکەین بە تەواوەتی یعنی بە قوڵی زۆری دەوێت، چونکە نەخۆشی شەکرە ئێستا لە تۆپ پسپۆری لەسەر دەخوێنرێ، ینی ماستەر بۆرد بەس تەنها لە شەکرە دەخوێنرێ. ئەنی نەخۆشیی زۆر قوڵە، زۆر باوە. ئەمە بە شێوەیەکی سادە ئینشاڵڵا باسی دەکەین. نەخۆشی شەکرە بریتیە لە کۆمەڵی نیشانەیەک کە پێکەوە ڕوو دەدەن کە باوترینیان بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە ناو خوێن، کە باوترین نیشانەکانی نەخۆشی شەکرە کە هە لە ناوەکەشی دیارە بەرزبوونەوەی ڕێژەی شەکرە لە ناو خوێن. ئەویش بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی یان ئەوەتە ئینسۆلینمان هەر نییە، وەکو جۆری یەکەمی شەکرەکە باسی دەکەین، ئینسۆلین هەر نییە، یانش ئینسۆلین هەیە بەڵام ئینسۆلین وەکو پێویست ئیش ناکە، مقاومە پێدەنین مقاومەی ئینسۆلین، هەنێ کەسەکە قەڵەوە چاوری ورگی هەیە، چاوری ناو پۆشی زیکی هەیە، ئینسۆلین هەیە بەڵام ئینسۆلینەکە ئیشی خۆی ناکە، بۆیە شەکر بەرز دەبێتەوە. یانیش ئینسۆلین وەکو پێویست کە جسم پێویستی پێیتی ناڕژێ لە پەنکریاس، بۆیە شەکر بەرز دەبێتەوە لە ناوخوێن. ئەوە پێناسەی نەخۆشی شەکرەیە. کاکتۆر کامە زۆر شەکرە زۆر باوە لە ناو خەڵکدا؟ باسکەن چەند جۆرمان هەیە، چەند جۆر نەخۆشی شەکرەمان هەیە. نەخۆشی شەکرە بەگشتی دوو جۆرمان هەیە، جۆری یەکەممان هەیە لەگەڵ جۆری دووەم و هەندێک جۆری تریشمان هەیە. مەسەن جۆرێکمان هەیە کە پێ دەڵێن جەستەیشنەل دایابێتس لە کاتی حەمل ئافرەتی دووگیان تووشی دەبێت و هەندێک نەخۆشی تریشمان هەیە با بڵێنها پەیوەندە بە بەرگری لەشەوە، بەرگری لەش هێرش دەکەنە سەر پەنکریاس و بەڵام بە شێوەیەکی گشتی دوو جۆرمانە. جۆری یەکەم و جۆری دووەم. جۆری یەکەم ئەوەیە کە لە منداڵان هەیە و سەبەبەکەشی ئەوەیە کەوا خانەی بێتە لە پەنکریاس کە بەرپرسە لە دەردانی مادەی ئینسۆلین بە تەواوەتی تێکشکایە و ئینسۆلین دەرنادا، کەواتە ئەو جۆرە دەبێت هەتایە لەسەر ئینسۆلین بژی. جۆری دووەممان هەیە کە لە گەوران هەیە کە لە کتابەکان باز دەکەن لە سەرەوەی 40 ساڵی، بەڵام ئێستا بە پێی لێکۆڵینەوەکان لە منداڵانیش جۆری دووەم هەیە. ئەویش بەهۆی ئەوەی کەمجوولانی منداڵ وەروەها قەڵەوی ڕێژەی قەڵەوی لە ناو منداڵان زۆر بووە، بۆیە جۆری دووەمیش لە ناو منداڵانیش هەیە، بەڵام بەگشتی لە سەرەوەی 35 بۆ 40 ساڵی هەیە جۆری دووەم. جۆری دووەمیان هەوکارەکەی ئەوەیە یان ئەوەتە پەنکریاس وەکو پێویست ئینسۆلین ناڕژێنێ، بەش ناکات شەکر بباتە ناو خانە و مێتابۆلیزم بکە، یانیش ئەوەتە مقاومەی ئینسۆلین هەیە، ئینسۆلین هەیە دەڕژێ بەڵام مقاومەی ئینسۆلین ئیش ناکە. بەگشتی ئەوە جۆرەکانی شەکرەیە. کاکتۆر ئێوەی پزیشک چۆن دەستنیشانی ئەم نەخۆشیە دەکەن یاخود پشکنینە سەرەتایەکان چین بۆ دەستنیشانکردنی نەخۆشی شەکرە؟ بەڵێ خۆی وشەی دەستنیشانکردن لە تووپی پێدەن دایگنۆزس، کە دایگنۆزس سێ شت لە خۆی دەگرێت. یەکەم شت هیستری، ینی دانوسەندن لە نێوان نەخۆش و دکتۆر، ینی مەسەن نەخۆشەکە دەچەکەن دکتۆر دەڵێ بۆ نمونە نیشانەکانی خۆی باز دەکات، دەڵێ دکتۆر من بێتاقەتم ماوە کە وەزنم دادەبەزی، زۆر ئاوی دەخۆم، دەمم دامن وشکە، شەوان هەڵدەستم 10 جا 20 جا هەڵدەستم میزی دەکەم، خواردنی زۆر دەخۆم بەڵام کێشم کەمە بێتاقەتم. کەواتە ئەوە ینی دانوساندنێک لە نێوان دکتۆر و نەخۆش، ئەمە دەگەینە فکرەیەکەوە ئەو نەخۆشە لەوانەیە نەخۆش شەکری هەبی ئەو کەسە. دواتر فحسی سەریری دەکەین، فحسی سەریری تەماشای دەکەین، تەماشای دەستی دەکەین، چاوی دەکەین، سنگی فحس دەکەین، زیکی فحس دەکەین، تەماشای بلاقەکانی دەکەین. ئەوش بە هەمان شێوە فکرەی تر وەردەگرین بۆ ئەوی نەخۆشەکە دەستنیشان بکەین. ئەو جا هەنگاوی سێم دەنێرین لە بۆ فحوسات، چ فحسێک لە بۆی دەنێرین کە بە نەخۆش شەکرەیە زۆر ئاسانە، فحسی شەکری خوێن لە بۆی دەنێرین. فحسی شەکری خوێنش ئەویش دوو جۆرمان هەیە، یان ئەوەتە کەسەکە لە بەیانی هەستایەوە هیچی نەخواردیە دەچێت فحس دەکا، ئەوش دەبی ڕێژەکەی با بڵێن دیاریکراوە بێت، دەبێت لە خوار 100 میلیگرام پێر دەسیلیتر بێ و دواتر فحسی پاش خواردن 2 ساعت پاش ناخواردن دووبارە دەنێرین لە بۆ فحسی شەکری ئاسایی خوێن. هەروەها فحسی شەکری 3 مانگا دەنێرین لە بۆ نەخۆش. و جاری وا هەیە خاستن ئەگە بێت و تەوەقعی جۆری یەکەم بکەین، هەندێک دژەتەن هەیە دەنێرین لە بۆ نەخۆشەکە،
گلوتامیک ئەسید دیکاربۆکسیلەیز ئەنتیبۆدی هەیە دەینێرین بۆ بزانین ئەوە لە جۆری یەکەم هەیە لە جۆری دووەم نییە جاری وایە ئەوە یارمەتیمان دەدا بۆ ئێمە بتوانین ئەوە بزانین ئەوە جۆری یەکەم یان جۆری دووەمە ئەوە فەحسە باوەکانن کە بۆ نەخۆش دەنێت و هەروە فەحسی میزیش دەنێرین فەحسی میز دەنێرین بۆی بزانین ئایا شەکر لە ناو میز هەیە یان نییە چونکە لە ئینسانی طبیعی شەکر نابی لە ناو میز هەبی بەڵام ئەگەر زانیمان شەکرێکی زۆر لە ناو میز هەیە ئەومانای چییە ئەومانای ئەوەیە لە ناو خوێن شەکرێکی زۆر هەیە کە دەچێتە گورچیلە لە قابلیت و تااقەتی گورچیلە زیاترە ناتوانێت هەر هەمووی هەلمژێتەوە بۆیە لە ناو میز بەدیار دەکەوێت و ئەو جددین پێدا دێن مەسان کە زانیمان کەسەکە لاقی ئەستور دەبیان ئەوەیە فەحسی وەزیفەی گورچیلەی لە بۆ دەنێرین بەڵام فەحسە باوەکان ئەوەیە فەحسی شەکرەی ڕۆژانە لەگەڵ فەحسی شەکرەی سێمانجی لە بۆ نەخۆشەکان دەنێرین. کاکتۆر قۆناغێکمان هەیە قۆناغی پێش توشبوون بە نەخۆشی شەکرە کە پێی دەڵێن پری-دایابێت یان یاخود پێش شەکرە ئایا پری-دایابێت چییە؟ بەڵێ پری-دایابێت یاخود برا شەکرە خۆمان پێ دەڵێن یان هەنگاوێک مایە دەڵێن هەنگاوێک شەقاوێک چووتە ناو جیهانی شەکرە ئەوە ڕێژەی شەکرەکەی نە نۆرمەلە بڵێمرین ئەوە طبیعیە نە ئەوەندەش بەرزە بڵێن ئەوە شەکرەیە ینی بۆ نمونە فەحسی ئەوەی دەکات فەحسی نەخرینی دەکات ینی بانی هەستایتەوە هیچ نەخواردی دەچێت فەحس شەکرە دەکات مەفروضە لە 100 کەمتر بێ ئەو 110 لە نێوان 101 لە بۆ 125 لەو نێوانەیە چونکە ئەگەر لە 126 زیاتر بوو ئەوە شەکرەیە تەواو ومەفروضە لە 100 کەمتر بێ ئەو چەندە ئەو 101 لە نێوان 101 لە بۆ 125 بەبێ ناخواردن ئەوە بەبێ ناخواردن ئەگەر خواردنانی خوارد با بڵێن 2 ساعت پاش خواردن ئەگەر کەسەکە شەکرەی نەبێ دەبێت لە 140 کەمتر بێ ئەوەی کە با بڵێن شەکرەی نییە ئەگەر لە نێوان 141 لە بۆ 199 بی ئەوە پێی دەڵێن برا شەکرە ئەگەر لە 200 زیاتر بوو ئەو پێی دەڵێن شەکرە برا شەکرە ئەوکو باسم کرد کەسەکە هەنگاوێکی هاوشتیتە ناو جیهانی شەکرە ڕێژەی شەکرەکەی نە ئەوەندە کەمە بڵێن نۆرمەلە نە ئەوەندەش بەرزە بڵێن ئەوە تەواو شەکرەیە وەکو باسم کرد لە نێوان 101 لە بۆ 125 ئەوە بەبێ ناخواردن لە نێوان 141 لە بۆ 99 ئەوە بە 2 ساعت پاش خواردن ئەو ڕێژەیە پێی دەڵێن چی پێی دەڵێن برا شەکرە یاخود پری-دایابێت. کاکتۆر دەتوانین کۆنتڕۆڵ یاخود چارەسەری ئەم حاڵەتە بکەین بۆ ئەوی نەبێت بە شەکرە؟ بەڵێ ئەوە عادەتەن ئەوەکو ئاگادارکەرەوەیەکە بە نەخۆشی دەڵێن ئەتوو هەنگاوی کوێ ناو جیهانی شەکرە بەڵام هێشتا ناتوانین لە قەلەم بدەین وەکو نەخۆش شەکرە ئەگەر هاتوو کەسەکە بە خۆدا چووەوە مەسەڵەن قەلەوە وەزنی زۆرە خۆی زائیف کرد گوێ نادەتە خواردن و پارێزی و شیرینیاتی زۆر دەخوا نان زۆر دەخوا برنج زۆر دەخوا وەرزش ناکە باشە چاوری خوێنی هەیە عیلاج ناکە زەختی هەیە و عیلاج ناکە یان هەندێک نەخۆشی هۆرمۆناتی هەیە و عیلاج ناکە ئەوانە هەمووی وا دەکات پاش 2 ساڵ 3 ساڵ ببێتە شەکرە بەڵام ئەگە بە خۆدا چووەوە ئەو خەلەلانەی هەمووی چارەسەر کرد ڕێمایەکان جێبەجێ کرد پێویست بە عیلاج ناکە و دەگەڕێتەوە حاڵی طبیعی چەندین نەخۆشی هەبوو ئەوها لە برا شەکرە بووە بە ڕێنمایی خواردن و وەرزش و وەزن دابەزاندن بوویتەوە ئەتیادی هیچ کێشەی نەبووە. کاکتۆر ڕۆڵی پەنکریاس لە نەخۆشی شەکرەدا؟ پەنکریاس عزووە یاخود ئەندامێکی زۆر گرنگی لەشی مرۆڤە کە دەکەوێتەوە ژێرەوەی مائیدە پەنکریاس چەند خانێکی تێدایە چەندین خانەی تێدایە خانەی ئەلفای تێدایە کە گلوکاگۆن دەڕژێکە ئەکسی ئینسۆلین ئیش دەکات و خانەی بێتای تێدایە بێتا ئینسۆلین دەڕژێنێ ئیشی ئینسۆلین چییە؟ ڕێخستنی ڕێژەی شەکر لە ناوخوێن ینی کاتێک کە ئینسان خواردن دەخوا خواردن مەعاتەم بریتیە لە چەوری و پرۆتین و کاربۆهیدرات کە دەچێتە ناو ڕێخۆڵە دەبێتە چی شی دەبێتەوە دەبێتە گلوکۆز دەبێتە شیریناتی ئینسۆلین دەڕژێ ئینسۆلین هەڵدەستێ ئەو شەکرە دەباتە ناو خانەی ماسوولکە بۆ ئەوەی بیسووتێنێ بۆی بکاتە وزە بیکاتە ATP هەروەها دەیباتە جگەر بۆی خزنی بکات لە شێوەی گلایکۆجین بۆ ئەوی لە کاتێک کە ئینسان بە ڕۆژی دەبێ ئەو گلایکۆجینە جگەر دووبارە دەیهێن دەیشکێنەوە دەیکاتەوە گلوکۆز بۆی کەسەکە تووشی دابەزینی ڕێژەی شەکر نەبێ کەواتە ئۆرگانە یاخود عزووە مهمەکەی کەوا تێک دەچێت یاخود تێک دەشکێ لە نەخۆشی شەکرە بریتە لە پەنکریاس خانەکانی بێتەکەەوە باسم کە بەرپرسە لە دەردانی ئینسۆلین ماندی دەبن یاخود ژمارەیان کەمە یاخود تێک دەشکێن ئەویش هۆکار زۆرە کە بۆچی تێک دەشکێن بۆچی ژمارەیان کەمە بۆچی ماندی دەبن هۆکار زۆرە ئینسۆلین دەرنادە کە ئینسۆلین دەری نەدا شەکر ناستە ناو خوێن چونکە ئەمە شەکر دەبی واستەکی هەبی حتا بستە ناو ماسوولکەی خانەی ماسوولکە ئەو واستەیەکیە ئینسۆلینە ئەگە ئینسۆلین نەبوو شەکر ناخوێن دەمێنێتەوە بەرزی ڕێژەی شەکر پێ دەڵێن هایپەگلایسیمە دەبتە نەخۆشی شەکرە. کاکتۆر کێن و کەسانی کە توشبوونیان بە نەخۆشی شەکرە زیاترە؟
بەڵێ ئەوانە ترسی توشبوونیان زیاترە بەڵێ ئەوانەی کە قەڵەون ئەوانەی کە لە تەمەن ئەوانەی لە 45 ساڵ بەرەوسەرەوەی هەیە 45 ساڵ بەرەوسەرەوە ئەوە دەبی سکرینین بکەن ینی فاس بۆ خۆیان بکەن کاتە تەمەن کاریگەری هەیە لەسەر تەمەن کاریگەری هەیە بەڵێ 45 ساڵ بەرەوسەرەوە ئەگەر یە توشبوونیان بە شەکرە زیاترە و هەروە ئەوانەی کە قەڵەون وەزنیان زیادە ینی یان وەزنیان زیادە یان قەڵەون ینی BMI یان با بڵێن لە 27 زیاتر ئەگەری توشبوونیان بە نەخۆش شەکرە زیاترە و ئەوانەی کەوا فێرز ڕێتیڤیان شەکریان هەیە خاستن لە جۆری دووەم مەسەڵەن بابی شەکرەی هەیە دایکی شەکرەی هەیە ئەوە ئەگەری توشبوونی بە نەخۆشی شەکرە بەڵێ بۆ ماوەیش دەگوازرێتەوە بۆ ماوەی لە جۆری دووەم ڕۆلی هەیە بەڵام لە جۆری یەکەم ڕۆلی نییە جۆری یەکەم زیاتر پەیوەندی بە مەناعی جسمی ئینسانەوە هەیە هێرش دەکاتە سەرچی سەر بە خانەکانی بێتاو تێکی دەشکێنێ حتا ئێستش میکانزمەکە دیار نییە هۆکارێکی تەواومان نییە بەڵام جۆری دووەم بۆ ماوەی دەور دەبێنێ بەڵام بڵێن ئەو جینە هەیە ئەو جینە بەرپرسە لە شەکرەی جۆری دووەم جینەکە دەستنیشان نەکرایە بە پێی دراستەکان زیاتر لە 500 لۆکای هەیە خود موقع هەیە لەسەر کرۆمۆسۆمات کەوا بەرپرسە لە نەخۆشی شەکرەی جۆری دووەم بەڵام بۆ ماوەی دەور دەبێنێ کاتە گوتمان تەمەن 45 ساڵ بەرەوسەرەوە وەزنی زیاد بێ هەروەها بۆ ماوەی هەروەها نەخۆشی تری هەبێ کەسەکە نەخۆشی تری هەبێ بۆ نمونە نەخۆشی کوشینگی هەیە کوشینگ چییە گرێک لەسەر دوو ڕژێن هەیە لەسەر گورچیلەمان پێ دەڵێن غودە الکەظەریە یعنی ڕژێنی سەر گورچیلەکان ئەوە جاری وایە زۆر ئیش دەکەن مادەی کۆرتیزۆل دەڕژێنێن مادەی کۆرتیزۆل کە زیاد بوو لە جسم تقریبا دژایەتی ئینسۆلینی دەکات کەواتە شەکر زیاد دەبێت لە جسم کوشینگ یاخود نەخۆشی ترمان پێدەن ئەکرۆمێگالی چییە هۆرمۆنی گەشە زۆر دەڕژێ کەسەکە دەستی گەورە دەبێت لاقی گەورە دەبێت و هەروەها بە عەکسی ئینسۆلین ئیش دەکات بە هەمان شێوە شەکر زیاد دەبێت کەواتە نەخۆشی هەندێک نەخۆشی ڕژێنمان هەبێ وەکو گوتمە کوشینگ و ئەدرینال ئەنی ئەکرۆمێگالی و هەروە هەندێک دەرمان هەیە هەندێک دەرمان بۆ نمونە ئەوانەی کەوا ڕەبۆیان هەیە بەردەوام دەرمانی کۆرتیزۆل بەکاردێنن ئەوانش ئەگەری توشبوونی بە نەخۆشی شەکرە زیاترە و ئەو بە شێوەیەکی گشتی ئەوانە هۆکاری نەخۆشی شەکرەنە یاخود ئەوانەی کەوا مەترسی لەسەریان هەیە تووشی نەخۆشی شەکرە ببن بەڵێ کاکتۆر فشاری دەرونی چ ڕۆڵێک دەبینێت لە توشبوون بە نەخۆشی شەکرە بەڵێ فشاری دەرونی چ دڵتوندی بی چ شیزۆفرینیە بی ئەنفیسام شخصی بی چ قەلاقی و لەڕاوکی بی هەر هەمووی کاریگەری زۆری هەیە لەسەر نەخۆشی شەکرە بەڵام لە بۆ ماوەیەکی دوور درێژ نەک مەسەلەن بۆ نمونە کەسێک لە های لایف دەژی لە ژیانێکی خۆش دەژی جاری بۆ ڕۆژێک دلی تون بی بڵێ تووشی نەخۆشەکەی نە کەسێک ئەگە بۆ ماوەی 5 ساڵ 10 ساڵ لە ناو ژینگەیەکی سترێسفۆل یعنی ژینگەیەکی پڕ لە سترێس پڕ لە قەلاقی لە ڕاوکێ بەڵێ مەترسی زۆری هەیە بۆ ئەوی توش بێت بە نەخۆشی شەکرە ئەویش دەبەرچی میکانزمەکەی چییە لە کاتی سترێس ئەمە دوو هۆرمۆن دەڕژێ لە جسم هۆرمۆنی کۆرتیزۆل کەوا چ دەکات دەچێت پرۆتینەتەکان شی دەکاتەوە کاربۆهیدرەتەکان شی دەکاتەوە لە قابلیەتی ئینسۆلین نییە ئەو هەمووشی با بڵێن شەکرە باتە ناو ماسوولکەکان و ناو جگەر شەکر بەرز دەبێتەوە هەروەها هۆرمۆنی ئەوەیە پێ دەڵێن ئەدرینالینش بە هەمان شێوە یەک مۆلیکیولی یەک جوزەیە یەک گردیلەی ئەدرینالین کە دەڕژێ لە کاتی سترێس 10,000 مۆلیکیول گلوکۆز دروست دەکات 10,000 مۆلیکیول گلوکۆز کەواتە ئەگەر بێت و کەسەکە بەردەوام لە ناو فشار بێ لە ناو قەلق بێ ئەو هەموو گردیلە ئەدرینالین کە دروست دەبێ بە هەمان شێوە لە قابلیەتی ئینسۆلین نییە کەسەکە تووشی شەکرە دەبێت کاکتۆر نیشانەکانی شەکرەی جۆری یەکەم و جۆری دووەم چین بەڵێ نیشانەکانی شەکرە بە گشتی تەمان جیاوازی هەیە لە نێوان جۆری یەکەم و جۆری دووەم جۆری دووەم زۆربەی زۆر جار کە نەخۆشەکان دێن هیچ علاماتێکی نییە هیچ نیشانەی نییە پێ دەڵێن ئەسیمپتۆماتیک یعنی هاتیە بۆ خۆی مەسەڵەن عملیاتی زەرداوی دەکات حاڵەتەمان زۆر هەیە دەنێرن لە بۆ فەحەس تەماشا دەکەن شەکرەی سێمانگیەکەی 11 کەسەکە تعجب دەمێت دەڵێت تۆ هیچ نەخۆشی نییە هیچ ئەو علاماتێکم نییە کەواتە لەوانە هیچ نیشانەکەی نەبی لەوانەشە وەکو لە کتاب نووسرایە کەسەکە ئاوی زۆر بخواتەوە پێ دەڵێن پۆلیدیپسیە یعنی زۆر ئاو دەخواتەوە یانیش زۆر میز دەکات ئەنی میزکردنی زۆر مەسەڵەن ڕۆژانە 10-15 میز دەکات و هەروەها خواردنی زۆر دەخوا پۆلیفێجیا و وەزنی کەم دەبێت وەزنی کەم دەبێت ینی خواردنی زۆر دەخوا بەڵام هەست دەکات کەسەکە دەڵێ من هەست دەکەم ماسڵەکان دەپوکێتەوە ئەنی بە زۆر ئاخواردنەوە زۆر میزکردن زۆر خواردن هەروەها چیتر وەزنی کەم دەبێت و بێتاقەتیش ئەوەیەکە و جاریش وا هەیە چ ئافرەت چ پیا زوو تووشی هەوکردنی فطریات دەبن لە کۆ ئەندامی میزەڕۆ
کەواتە ئەگەر ئافرەتە ئەگە پیاوە با بڵێن لە ماوەی مانگێک یاخود لە ماوەی 3 مانگ 4 5 تووشی التیهاباتی کۆ ئەندامی زاوزێ یاخود کۆ ئەندامی میزەڕۆ بوو ئەوە هیچ علاماتیشی تریش نەبێ ئەوە مەفروضە بچێ فحسی شەکرە بکە ئەو لەوانەیە شەکرەی هەبێ و هەستی پێ ناکە چونکە گلوکۆز لەگەڵ میز دەردەچێت دەبێتە ژنگێکی زۆر باش لە بۆ گەشەکردنی فطریات کەڕوو هەروەها بەکتریا جۆری دووەم بەڵام جۆری یەکەم زۆربەی جار ئەوەی هەیە علاماتی هەیە تەماشا دەکەم منداڵەکە زیاد ناکە خواردنی زۆر دەخوا بەڵام هەر زەعیفە زۆر میزی دەکات زۆر ئاوی دەخوا و جاریش وایە هین جۆری یەکەم یەکسەر تووشی ماکە خراپەکان دەبێت یەکسەر تووشی ترشبوونی خوێن دەبێت و نەخۆشەکەی دێنە تەواوی پێ دەڵێن دایبێتێکی تو ئەسیدۆسس ژانەزیکی دەگرێ و دەڕشێتەوە و ها تقریبا لە خۆ دەچی دەهێنە تەواوی فحسی دەکەن دەڵێن ئەوە شەکرەکەی 300 400 ئەوجە دایک و باوکەی دەزانن ئەوش دەڵێن ها ڕاست دەکەی ئەوە پێشتریش وەزنی هەر کەمی دەکرد زۆر میزی دەکرد ئاوی زۆر دەخواردەوە بەڵام گوێیان نەدەدایە تەوەقع نەکردێت کە منداڵێک مەسەن تووشی شەکرە ببی ئەوە نیشانەکانی نەخۆش شەکرە بەگشتی کاتۆر پەیوەندی بەرزە فشاری خوێن و شەکرە چییە؟ بەڵێ یەک لە با بڵێن ڕزق فاکتەر یاخود عامل خطورە لەسەر نەخۆشی شەکرە بەرزی فشاری خوێنە عادەتەن ئەوانەی کەوا هایپەرتەنسڤن یعنی تەواو زەختیان هەیە یاخود پری هایپەرتەنشنن یعنی مەسەلەن قۆناغی پێش زەختیشن ئەوانە ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکرە زیاترە ئەوش لەبەر چی؟ لەبەر ئەوەی چەند هۆکارێک هەیە هی هەردووکە هی زەختە و هی شەکرەشە بۆ نمونە قەلەوی لەوانە کەسەکە زەختی هەیە و قەلەویشە قەلەوی خۆی دەبێتەوە هۆی چی دەبێتە شەکرە زەختەکەش بە هەمان شێوە باشەکەی یان چاوری خوێنی هەیە چاوری خوێن زەخە دروست دەکات بە هەمان شێوە دەبێتەوەی چی چاوری کەواتە ڕسک فاکتەرەکانی زەخت و شەکرە تقریبا یەکن بۆیە زەختیش بە هەمان شێوە ئەوانەی کە زەختیان هەیە زۆربیان دەبنە شەکرەشیان هەیە کاکتۆر دوای دەستنیشانکردنی نەخۆشی شەکرە هەنگاوی یەکەمی چارەسەرکردن چییە؟ بەڵێ تا ئەوش بە پێی جۆرەکەی دەگۆڕێ ئەگە جۆری یەکەمە ئەوە هیچ مەجالی تێدانی دەبێت ئینسۆلین وەربگرێ هەتا ئەمەدە الحەیە دەبێت ئینسۆلین وەربگرێ و لەگەڵ چیتر لەگەڵ بەرنامێکی خۆراکی جوان دەبۆ ئایلەکەدا بنرێ و دایک و باوکە دەبێت زۆر ئاگداری منداڵەکە بن بە کەیفە خۆی بپسی و شەربەت و جبس و کێک و ئەو شتانە تمەن زۆر زەحمەتە لە منداڵ بەڕاستی شتانە قەدەغە بکرێ بەڵام دایک و باوک دەبێت زۆر یارمەتی دەربن بەرنامێکی خۆراکی جوان لە بۆی دابنرێ و ئینسۆلین دەبێت وەربگرێت تەواو هیچ مەجال تێدانە جۆری دووەمیان یەکەم شت بریتە لە گۆڕانی شێوازی ژیان لایفستایل مۆدیفیکیشن یعنی چییە بۆ نمونە قەڵاوە دەبێت خۆی زەیف بکە چالاک نییە دەبی چالاکی بکانیان حرەکەی هەبی جگەرە کێشە دەبی کەمی کاتەوە واز دەبێنی مەشروب خۆرە ئەلکۆهۆلە دەبی واز دەبێنی خواردنی بەردەوام پاقلا و زەلابی ینی شتی شیرین دەخوا دەبی کەمی کاتەوە کەواتە مۆدیفیکیشن ئۆف لایفستایل گۆڕانی شێوازی ژیان ئەو جەدەینە سەر عیلاج دەرمان یەکەم لە جۆری دووەم تەمان یەکەم عیلاج دەرمانە حەبە لە ڕێگەی دەو دەخورێ ئەوش چەندین جۆرمان هەیە لە بۆی دەنووسین ئەگەر هاتوو کەسەکە شێوازە ژیانی خۆی گۆڕی و دەرمانەکانیش هەموو تاقیکرانەوە هیچ ئیسیفادەی نەبوو شەکری هەر بەرز بوو ئەوە ئینسۆلینیش دەدەین یعنی ئینسۆلینیش دەدەین و لە لیکۆلینەوەکان باس ئەوە لەوە دەکات زۆربەی نەخۆشەکانی شەکری جۆری دووەم لە قۆناغەکانی کۆتایی پێویستیان بە ئینسۆلین دەبێت لەبەرچی لەبەرەوەی ئەو خانە بێتایی کە لە پەنکریاس هەیە لەگەڵ تەمەن چ دەبێت ئەوانش پەکیان دەکەوێت مانی دەبن چونکە ناتوان ئەو هەموو ئینسۆلینار ئینسۆلین ئەوانش مانی دەبن لە کۆتایی پێویستیان بە ئینسۆلین دەبێت کاکتۆر ڕێخستنی سیستەمی خۆراکی وەرزشکردن تا چەند یارمەتی دەرە لە کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرەدا یاخود ئەگەر گرنگی بە وەرزشکردن یاخود ڕێخستنی سیستەمی خۆراکی نەدا مەترسی تەندروستی دروست دەکات؟ بەڵێ زۆر جوانە پرسیارەکە خۆی من هەموو جا بە نەخۆش دەڵێم چارەسەری نەخۆشی شەکرە دوو جۆرە دوو بەشە بەشێکیان دەکەوتە سەر نەخۆشەکە بەخۆی بەشێکیان لەسەر دکتۆرە دەرمانەوە بنووسێ هەردووکیان پێکەوە زەرورن نە ئەوەی لەسەر نەخۆشەکە بە تەواتی کافیە نە ئەوەی دەرمانەکەش بە تەواتی کافیە ئەجەمە بەسمان ئەوەی کە دەکەوتە سەر نەخۆشەکە چییە؟ ڕێخستنی خۆراکە لەگەڵ جوولە لەگەڵ وەرزشکردنە خۆراک زۆر گرنگە ینی ئەگەر تو دەرمانی باشترین دەرمانی بۆ بنووسی بەڵام نەخۆشەکە بە کەیف خۆی بچی شیریناتی بخوا شیریناتیش خەڵکە بەس تێگەیشتیەوە دەزانن بەس شەکر سپی شیریناتیە شیریناتی بپسیە شەربەتە کێکە زەلابیە پاقلاوەیە معجەناتە ئەوە هەموو شیریناتیە ئەوە دەبێت زەربێکی گەورەی لەسەر دابنێ ینی تەرک تەرکی بکاتەوە نێزیکی نەکەوێتەوە چونکە ئەوە ئەگەر تەرک نەکات
ئەتو هەر دەرمانی لە بۆ بنووسە هیچ استیفادەی نییە استیفادەی لێ ناکە. دووەم ئاردە ئارد چی لە دروست دەبێ نان و سەمون و شعریە ئەوە دەبێ بڵێن هەر نەخۆ نابێت چونکە بەشێکی گرنگی با بڵێن خواردن ڕۆژانەیە دەبێ بڵێن کەمیکەوە مەسەن پێشتر نانێکی کوردی دەخوارد دەبێت کەمی کاتەوە یانیش نەخۆشەکانی خۆمان چ دەڵێن دکتۆر ئەمە نانی تیریکی خۆمانە دەخۆین خراپە وا دەزانی نانی خۆمانە بیتەوە خراپ نییە ئێمە مەبەستمان لە ئاردەکە کوردی بی لوبنانی بی هەرچ بی ئەمە مەبەستمان ئاردەکەی کە لەگەنم دروست بووە ئەوە وا دەکات ڕێژەی شەکر زیاد کار لە جسم هەروەها برنج بە هەمان شێوە گلایسیمیک ئیندێکسی زۆرە یعنی قابلیەتی بەرزکردنەوەی ڕێژەی شەکر ناخۆێن زۆرە کەواتە دەبێت نان و برنج و سەمون و شعریە ئەوانە دەبێت کەم کاتەوە شیریناتی زەربێکی گەورەی لەسەردا بنێ وەرزشکردن ڕۆژانە بەلای کەمەوە 25 لە بۆ 30 دقیقە بەپێ بڕوە تۆزێک ڕێگەچوونێکی بەلەز و هەفتانە 5 ڕۆژ بڕوە ئەوە باشترین سیستمی خۆراکی و هەروەها وەرزشکردن لە بۆ نەخۆش دەکرێت و زۆر گرنگە دەبێت ئەو شتە هەبێ ئەگەر نەبێ بەعیلاج بەتەنیا چارەسەر نییە. دکتۆر ئەیچی سەبارەت بە خواردنی میوە بەڵێ خواردنی میوە خەڵکیش وا دەزانێت خواردنی میوە ئەتیادیە یعنی کەسەکە حڕە فریە هەرچی دەخوا خواردنی میوەش ڕێژێکی زۆر لە شەکری فرەکتۆزی تێدایە شەکری فرەکتۆزیش بە هەمان شێوە وەکو گلوکۆز شەکری خوێن بەرز دەکاتەوە و دەبێت زۆر ئاگاداربی بە تایبەتی ئەو میوانەی ئێستا باز دەکەم هەنار هەرمێ خۆخ ترێ هەنجیر ئەوانە ڕێژەی شەکریان زۆر تێدایە هەنار خۆخ ترێ هەرمێ هەنجیر چون ئەوەندە دووبارەم کردو لە بۆ نەخۆش ئەوە ڕێژەی شەکری زۆر تێدایە فەرکتۆز زۆر تێدایە قابلیەتی بەرزکردنەوەی ڕێژەی شەکری زۆرە بەڵام ئەوەی کە با بڵێن کتابەکان باز دەکات سێوی کەسک دەتوانێت بخوا سێوی کەسک گێزەر باشە مثلا مۆز ئەگە مۆزەکە زۆر نەگەیبی زۆر زەرد نەبوو بێ خاڵ ناوی دروست نەبوو بێ هێشتا کەسکە دەتوانێت مثلا پارچە مۆزە یاخود مۆزی بخوات یادیە ئەو بەنسبەت میوە و هەروە بەنسبەت شتێکی تر کە با بڵێن خورما خەڵکەکە وا دەزانن خورماش فریە یعنی خورما لەگەر چای شەکری ناخوا بەڵام لەگەر یەک چایە 5-6 خورمای دەخوا دەرێ شیرینی سروشتیە ئەوە زۆر ئەوانەی کە نەخۆش شەکریان هەیە بەپێی لێکۆڵینەوەکان بۆیان هەیە ڕۆژانەی خورمای بخۆن یەک خورمای مامناوان زیاتر بۆیان نییە بخۆن. کاکتۆر کێ پێویست دەکات پشکنینی شەکرە بکرێت؟ بەڵێ ئەوە تەمەن پێ دەڵێن سکرینینگ ینی کەسێک مەسەن شەکرەی نییە بچێ خۆی فەحس بکات لە چ تەمەنێکە کەینت دەست پێ بکەین ئەوە بە شێوەیەکی گشتی لە سەرەوەی 35 ساڵی ئەگەر هیچ مشکلەشی نەبوو وا باشە فەحسێکی شەکرە بکە ئەگەر تەبیعی بوو فەحسی شەکرەکەی دەتوانێت پاش 3 ساڵی تر فەحسی شەکرە بکاتەوە بەو شێوەیە بەڵام ئەگەر هاتوو کەسێک تەمەنی لە 35 ساڵیش کەمترە بەڵام وەزنی زۆرە وەزنی زیادە لە BMI-کە لە 27 زیاترە یانیش فێرز دیگری ڕێتیڤی شەکرەیان هەیە دایک و با هەبوو برا خوشکی شەکرەی هەیە تەمەنشی لە 35 ساڵ کەمترە بە فەحسی شەکرە بکات بۆ خۆی یان ئافرەتە کیسە تەکەیوسی هەلکەدانی هەیە پێ دەڵێن PCO پۆلیستیک ئۆڤەرین سندرۆمی هەیە یان خود ئافرەتە لە حملی پێشتر مەسەن یەکێک لە حملەکانی پێشتر شەکرەی بەرز بوویتەوە پاش ئێستا کە منداڵی بووە دەبی فەحسی شەکرە متابعە فەحسی شەکرەی بکاتەوە یاخود ئافرەتێکە منداڵێکی بوو منداڵەکە وەزنی زۆرە 4 کیلۆ نیو بووە پێ ماکرۆسۆمیە ئەوەش مەفروزە فەحسی شەکرە بکاتەوە ئەگە تەمەنشی لە 35 ساڵ کەمتر بێ بە شێوەیەکی گشتی لە 35 ساڵ بەرەوسەرەوە دەبی فەحس بکات و ئەگەر ئەو شتانەی هەبوو وەکو باسم کرد ئەوە دەبی زووتریش فەحسی شەکرە بۆ خۆی بکات بۆی زوو دەستنیشان بکرێت. کاکتۆر گرنگی هەرێکە لە کاربۆهیدرات و پرۆتینی بەرز و خۆراکە ڕیشاڵەیەکان لە کۆنتڕۆلکردنی شەکرەدا چییە؟ بەڵێ نەخۆشی شەکرە زۆر نەخۆشانی شەکرە زۆر گرنگە خۆیان لە کاربۆهیدرات بەدوور بگرن کاربۆهیدرات ئەوانەی کە تەماشامان دەکەن لە چ هەیە ینی لە شەکری سپی شەکری ئەتیادی شەکری سادە و ئەوەی لە شەکر دروست دەبی ینی بۆ نمونە پاقلاوەیە زەلابیە شەربەتە بپسی ئەوانەیە هەروەها لە ئارد و ئەوەی لە ئارد دروست دەبێت وەکو نان و سەمون و شاریە و برنج و ئەوەی لە برنج دروست دەبێت برنج بە ئەنواعیەوە ئەو خۆی لەوانە بگرێت زۆر باشە یانی بە ڕێژێکی زۆر باش کەمی بکاتەوە پرۆتین ئەمە کێشەمان زۆر لەگە پرۆتین نییە بەڵام پرۆتینش ئەگەر بە ڕێژەیەکی زۆر خورە ئەویش تەسیر دەبیت چونکە پرۆتین لە جسم کەشی دەبێتەوە دەبێتە ئەماینۆ ئەسید مادەکی خامە دەچێتە جگەر دەکاتەوە شەکر دووبارە دەکاتەوە شەکر
ڕیشال زۆر مهمە ڕیشال وا دەکات چەوری هەروەها کاربوهیدرات لە ڕیخۆڵە کەمتر هەڵبمژرێ و هەروەها ترانزیت تایم چییە؟ یعنی حرەکەی ڕیخۆڵە سریع دەکات بۆ ئەوی ئەو خواردنە کەمتر دەمێنێتەوە مەجای هەڵمژینی کەمتر دەبێتەوە ڕیشال زۆر باشە لە بۆ نەخۆشی شەکرە. و نقطەیەتر لەسەر پرۆتینی ئاژەڵیمان هەیە پرۆتینی ڕووەکیمان هەیە نەباتیمان هەیە پرۆتینی ئاژەڵی بێت ڕووەکی بێ کاریگەری زۆری نییە لەسەر شەکرە ئەمە زۆر لێ ناترسین بەڵام ئەگە بە ڕێژێکی زۆر خورە ئەو کات تەسیراتی دەبی و چەوری زۆر لە چەوری ناترسین چەوری ئەتیادی لە بۆ نەخۆشی شەکرە با چەوری بخوا بەس نان و برنج و بپسی و شتی شیرین لەگەل نەخوا. کۆتا پرسیارم کاکتۆر بۆ ئەوانەی کە تازە تووشی نەخۆشی شەکرە بوون ئامۆژگاری جەنابەت چییە بۆی کە بە ئەرێنی بمێننەوە؟ بەڵێ یەکەم جا من هەموو جا بە نەخۆشەکان دەڵێم ئەتوو بە تەنیانی دەڵێم کە دێت مەسەن نەخۆشی تازە تەشخیص کرایە ئەو شتانە هەندا تۆزێک خەم دای دەیگرێ ئەو شتانە وا دەزانێت تەواو دەرگەکان هەموو لە پێشی قەپات بوو نابێ هیچ بخوا ئەسڵەن وانە ئەوانەی کە نەخۆش شەکریان هەیە تازە سیستەمێکی خۆراکی زۆر خۆش دەخۆن ئەسڵان یعنی شتە خراپەکان ناخۆن ئەوجا یەکەم شت دەبی بزانێت ئەو بە تەنیانیە بە پێی دوایین راپۆرت لە کە 2021 ئەحسا کرایە 537 ملیۆن ئینسان لە دنیا شەکرەیە ئەوانەی کە تەشخیص کرایە ماعەدە ئەوانەی کە نازانرێ واتەوەقع دەکرێت لە ساڵی 2045 ببێتە 786 ملیۆن ئینسان کەواتە 145 زیاد بکات نسبەی شەکرە کەواتە بەردەوام لە زیادبوونە دەبێ یەکەم بزانێت کە ئەو بەتەنیانیە دوو دەبێ گۆڕانکاری بکە لە ژیانی خۆی ئەنێ بۆ نمونە گوێی نەدایتێ تەمەنی 45 ساڵە گوێی نەدایتێ بەردەوام خواردنی خواردیە نەیگوتیەوە خراپە ئەوە باشە دەبێت لە ئێستاەوە نەخێر بە خۆدا بستەوە شریناتی کەم کاتەوە کە باسمان کرد هەروەها وەرزشی نەکردیە دەبی وەرزش بکات وەرزش مەرج نییە جلکی وەرزشی لەبەرکەی و کالە و بچێ قاع بەس ڕێگەی بکەیت بە پێ بڕۆی ڕۆژانە 25 دقه بە پێ بڕۆی هەروەها جگەرە کێشە دەبی جگەری کەم کاتەوە مەشروب خۆ دەبی مەشروب واز لێبینی ئەوەیە و لەگەڵ عیلاج لە بۆ دادەنرێ عیلاجەکان و لەگەڵ ڕێنماییەکان شەکرەکەی کۆنتترۆل دەبێ وەکو کەسێکی ئاسایی دەژی و هیچ کێشەشی نییە یعنی ئەگەر بۆ نمونە باک و باپیدانی 80 ساڵ ژیانە کە پێش مەسەڵەن 50 ساڵ 6 ساڵ پێش ئێستا کە شەکرەشیان نەبووە ئەویش لەوانەیە هەر بگەیشتەوە ئەو تەمەنە بەڵام ئەگە بێت و ڕێنمایەکان جێبەجێ بکات و چارە عیلاجەکان وەربگرێ هیچ کێشەی ناوێت. زۆر سپاس کاکتۆر بۆ زانیاریەکان سپاس کە میوانمان بووی. سپاس بۆ دەرفەت بە هیوای سوود بینن و تەندروست باش بوون.